بەکارهێنەرانی مۆبایلەکانی ئەپڵ بۆ کارپێکردن و دابەزاندنی پرۆگرام بۆ ناو مۆبایلەکانیان پێویستیان بە ئەپڵ ئایدیە. بۆ دەستکەوتنیشی زۆرێک لە بەکارهێنەران لە دوکانەکاندا بە شێوازی کارتی بچووک دەیکڕن، بەڵام گرفتەکە لێرەدا ئەوەیە زۆرێک لەو کارتانە ساختەن و دەوترێت ئیمێل هەیە زیاد لە 10 کەس بەکاری دەهێنێت و سەرجەم وێنە و ڤیدۆکانیان لەلای یەک دەبینرێت بەبێ خواستی خۆیان. ئەوەش زۆرێکی دووچاری کێشەی کۆمەڵایەتی کردووە. ئەو دوکاندارانە کە ئەتوانن ئەپلایدەکە دروستکەن خۆیان سەرتا بە جیمێڵێکی بۆ دانیە یاهۆیەکی بۆ دانی لە ڕێگەی ئەو یاهۆیەوە تر ئەپلایدەکە دروستەکەیت و هەموو شتێکی بە ناوی خۆیەتی و بێکێشەوێ بەس ئەو ئەپلایدانەی کە بەکار ئەفرۆشن یانی شتێکی زەمانینە نازانین لە سەرچی دروست کراوە هیچ بنەمایەکی نییە. تۆ لە جاری وایە لەسەر ئەو ئەپلایدە دە ئەپلایدی دروست کراوە ئەفرۆشە کابرا پێی نازانین لە ڕێگەی ئەو ئەپلایدیەوە ڕسمی خەڵک ئەوڕا بۆ یەکتری هەموو شتێک ینی باڵێ بەڵە هەموو کێشەیەک یا دروستە وڵای تر ئەوە لە ڕێگەی بازرگانەکانەوە هێتە ناو کوردستانەوە ئەوانش دیار نین کێ بە سعرێکی هەرزانین و ئەفرۆشن بە دوکاندارەکان. جگە لە کێشەی کۆمەڵایەتی ئەپڵ ئایدی ساختە زیانی مادی زۆریشی هەیە. بەو پێی زۆرێک لە ئیمێڵ و پاسوەردی ئەپڵ ئایدیەکان دەگۆڕێن و موبایلەکە لە کار دەکەوێت. تەنها ڕێگەی کردنەوەشی گۆڕینی خەریتەی موبایلەکەیە کە زۆر جار 200 بۆ 300 دۆلاری تێدەچێت. پێشنیار دەکرێت بەکارهێنەرانی بەرهەمەکانی ئایفۆن دوور بکەونەوە لە بەکارهێنانی ئەپڵ ئایدی ساختە و جگە لە دروستکردنی ئەپڵ ئایدی بە ناو ژمارە موبایلی خۆیانەوە ئەوانی دیکە نەکڕن. هیچ ڕێگەیەکی وانە ئەگەر ئەکاونتەکە تاواقف فڵۆی بەس هەنێک کاتێ ئەپڵایدی چۆتە سەر موبایلەکە لە حاڵتە لە ڕێگەی سێرڤەر لاجە بەس پارەیەکی مەبلەغێکی زۆری تێچێت پارەی هەندەکەی تێچێت چاوەن ئایفۆن حوتێک 140 بۆ 150 دلاری تێچێت یعنی تۆ 140 بۆ 150 دلار ڕێ هەندێکی ترەکرێت شێت ڕێخەتر هەندێکی ترەکرد یان هەنێک کاتێ وایە خەریتەیە گۆڕێت لە حاڵتە کە خەریتە گۆڕێت توانی هەندەکە ئیش پێ بکەیت و مەزبوطە کێشەی نابێت. هەنێک کاتێ تۆ ئەپڵایدە لای دووسێ نەفەری تر هەیە حساب بۆ نمونە هەنێک کەسەیە کە تۆ ئەپڵایدە داخڵی کردو لای نەفەرێکی تر هەیە ڕسمی ئەو هەیە بۆ لای تۆ ڕسمی تۆ ڕۆ بەلای ئەو یان کۆدی غەڵەت زۆر لێ بات هەندەکەی تۆ لە قوفڵە بێ یان تۆ هەر لە ڕێخۆیەکە کەسێک شارەزا بێت کە تۆ ئەپڵایدە بزان لە ئایکڵێکی ترەوە کراوەتەوە ئەتوان لە ڕێو ئایکڵ هەندەکە قفڵکە هەرمانی ئیش پێ بکەیت. خەڵک بە فێک نایکرێت خەڵک کارتەی کرێت وەکو احتیاجی کارتی ئاسیا بەشێکی پێوە ڕوشێنی کاڵێکەوە تر کۆدەکە دەرەکەوێت کۆدەکان کە تۆ ئەو ئێکرازیان بەس لای خۆی بەڵام جیمێڵێک لەوانەیە کارانە ناڕ هەر ئەپڵایدێک و جیمێڵێکی دروستکە کە ئەی جملەکەی 30 سنت 40 سنتە ئەڕا لەسەر جیمێڵێک 20 ئەپڵایدی دروست دەکات هەر عینەن جیمێڵە 20 ئەپڵایدی لەسەرە. بەپێی زانیاریەکان زۆرێک لەو ئەپڵ ئایدیانەی لە دەرەوەی وڵات دروست دەکرێن و هەندێکیشان لە ناخۆی هەرێمدان نرخی هەر ئەپڵ ئایدیەک بە شێوەی کارت لە 5,000 تێپەڕ ناکات. سەرڕایبوونی کێشەی کۆمەڵایەتی لە فرۆشتنی ئەو کارتانە بەڵام لایەنە پەیوەندیدارەکان ڕێگریان نەکردووە لەو کەسانەی دروستکەری ئەو جۆرە ئەپڵ ئایدیە ساختانن و دەیهێننە هەرێمی کوردستان.